ئەگۆرانیش پێشکەشە بە سۆنیا خان تەمەنی 1000 ساڵ بێ ئینشەڵڵا. پێشکەشە بە کاکە بەهزاد مەندکو و سەید قارەمان و مسلیم هێزبی بژی. وڵاتی دڵمدا تۆ خۆت پاشا سەرکردەی چۆن دڵت تێجێم بێڵی دەرگای دڵت پێوەدەی ناتوانی بازانی بڕیاری جودایی دەی باوەڕ ناکەمەوە تۆی خاوەن لەومەی لە سەردەی هەزار ماشەڵا جوانە جوانە بەو شاڵە زەردەی ساڵیادی سۆنیا خانە سڵاو لەو ڕۆڵە مەردەی حیساب بۆ هیچ کەس مەکە هەتا لەسەرە و عەردەی هەر کەسێکی زەمتی کرد وا چاکە سەی تێبەردەی وا چاکە سەی تێبەردەی. ئەی وا چەند ساڵە بەجووری باڵای تۆ دەخولێمەوە تاکو ببیە هاوسەرم لەشین بەحەسێمەوە بەڵام ڕۆشتی زیاد هێشتم وتر ناگەڕێمەوە وتر چاوەڕێم مەکا زۆر ئاستەما بێمەوە منیش وتمە خر بۆ لە دووریت بتوێمەوە ئەی زانی کە بەدایم ناوی ئەڵێمەوە نەی ئەزانی بەدایم کە ناوی ئەڵێمەوە شەوانە چا بەدایم شەوانە چاوەیانی تۆ بەبیر خۆم دێنمەوە وچم بەجێم مەهێڵە بێ تۆ ئەبورێمەوە دڵم خۆشە لەو ساتەی تۆ هاتوویتە ڕێمەوە لە لای مامە بەهزەتەم وا ناوی هەڵێمەوە وا ناوی هەڵێمەوە. بۆ هیچ کەس وەفای نییە نەعلەت لە دنیای فانی کێوەکو من بەدبەختە چارە ڕەشە لە ژیانی خۆشیم نەدی لە دنیا پێچکە لە ماڵ وێرانی ئەم شەو بە خەمباریەوە گریاوم تا بەیانی هەر بیرم دەکردەوە زۆر بەنیگەرانی هاوارم دەکرد خوایە تۆ پاشای گژیهانی لەو ژیانم نەژادە بە سووکی و باسانی ئاواتم ژیانیە بوو بژیم بە کامەرانی کەچی ئەویشم نەدی نەژیان بە شادومانی بەرنەعلەت بی زەمانە زاڵم و بێویژدانی هەموو دنیای تۆ بێ بە درێژی و بەپانی ڕۆژێدا دێجێی دێڵی دەبێ زۆر باش بزانی لەگەڵ دنیای بێوەفا مەکە بەربەرەکانی دڵی کەس مەڕەنجێنە هەر چەندێکی دەتوانی منازە بەگەنجێتی و ماڵ و سەیارە جوانی ماڵ و سەروەت هیچ نییە خۆت بۆی مەکەم قوربانی دوای ئەوەی لەدەستی دەی سوودی نییە پەشیمانی پشت بە خودا ببەسە لە توولی زیندەگانی گەورەی یەر بۆ خوایە ڕوو ڕەشیش بۆ شەیتانی
هەموو سەربەندەکانم لە بۆ سەی قارەمانی ساڵ یادی سۆنیا خانە ماچ دەکەم چاوەکانی بۆ گورگەی منتکە چونکە لە منتکەکانی دۆسی مامە فەرمان و دۆسی مامە ئەرکانی سەردەمێکە بێزارم بێزارم لەو ژیانە ئەڵەی خۆم لە ناوبەرم ژیانم هەمووی ژانە هەیە ڕۆژە و لە شەقامێ دەربەدەرم شەوانە هەیان هەر وەکو سەرمەستێک کەوتومن لەم مەیخانە هەی مەیگێڕ وەرە مەیتێکە ئەی نۆشم بەو دەستانە دڵم هەمووی کونکونە بمبەن بۆ خەستەخانە هەی دکتۆر سەری شێواوە ئەی لەو دەردەگرانە خوایە کۆجایی بێنە بنبەم بۆ گۆڕستانە بالەژین نەجاتم بێ بالەژین نەجاتم بێ ئەمە ژین نییە ژانە ژیان ئازاری داوم لەو دەور و لەو زەمانە هەموو ڕۆژێ مەینەتی بۆتە کاری ڕۆژانە نازانم لە کێ پرسم ژیانم هەمووی ژانە بیرت ماوە قسەی شەو بە لایلایەی دایکانە شەوان لایلایەت ئەوت بە دەنگێکی عاشقانە کاتێک بێبیسی ئەبووم هەڵۆ بووم لەو ئاسمانە نایەنەوە ڕۆژی وا ڕۆیش ئەو یادگاریانە ئەبێ یادی لێ بکەم بۆ سەید قارەمانە بە یادی سۆنیایە و بە یادی سۆنیا خانە بۆ گورگەکەی منتکەن ترفەی دڵی ئەرکانە ئەرکان هەوای لێو بەجود لەگەڵ بێلانە بەجود لەگەڵ بێلانە نازانم لە کێ پرسم ئەو شەبووە پێدەکەنێ لە نادی دانیشتووە بیرە دەخوا بەتەنێ لاپتۆپی ئاخیر مۆدی لە پێشە خۆی دادەنێ هیچ ناڵێم بۆ سۆنیا خان گەربێ قۆڵم ماڵکەنێ داوا دەکەم لە خودا هات دڵخۆش بێ پێ بکەنێ قوربان سەیدی دادم ئەو چایە جوان لێدەنێ شتێکی لەگەڵ تێکە جەوی نادا بەتەنێ جەوی نادا بەتەنێ لەبیرمە هەی شەوانەی یارتێل ئەکا دەڵێ داوەرە پۆبژی ئاڵێگە لێ بێزارم خەم لە دڵم دەرناچی هەی ئەگەر بڵێم ناتوانم ئەڵێ دەستە بە بۆچی حەزت بە یاریم نییە یان لەگەڵ کچتر ئەچی هەی یەکسەر لێم تووڕە ئەبێ ئەینێرێ دوو ئیمۆجی تۆ بۆ لێم تووڕە ئەبی بۆ یەکسەر لێم هەڵە ئەچی منی یەکسەر ڕازی ئەبم بە هەموو قەول و مەرجی ئەڵێ نابێ دوورکەوی لە ناو سۆنا دەرنەچی ئەڵێ هەر کاتێک کوژرام ئەبێ لێ بکەی دەرچی ئەڵێ لە کاتی پوشا سەرێبی وەکو دۆژی سڵاو لە کاکە بازت قەد لە دڵم دەرناچی قەد لە دڵم دەرناچی بژێ
بێ لەو زەمانەی زۆر گۆڕاوە زەممەنی بەخوا هەردەستی خۆتە چاڵت بۆ هەڵدەکەنی خوایەکی خیانەتکارە درێژ نەبێتە منی برادەر من نەمزانی واسط لەو ناڕەسەنی پێم وانە بڕۆژێ بێ بە شکستم پێ بکەنی بەڵام با لەبیرت بێ کەچیم لە ڕوو دەژەنی ئەوە خیانەتم لێ بکا دەبمە مار لە گەردنی بمزانی با ئەوەندە نامەرد و ناڕەسەنی دەبوا زوو ڕەقەمت کەم هەر وەک سەیارەی سەنی ساڵ یادی سۆنیا خانە درێژ بێتەمەنی حسێن یابانی بەخێر بێ دەڵێی کوڕە لەمدەنی مام سۆران سماقە مام سۆران سباقە هاتڵ خۆش بێ پێ بکەنی هیچ ناڵێم بۆ بەهزاد ئەگەر قۆڵم مەڵکەنی بە قوربان سۆنیا بێ هەزار شیعە یەمەنی